ئێمە لێرە وەکو کەمپینێکمان پێکانیوە بۆ کۆکردنەوەی یارمەتی بۆ هاوڵاتیانی لۆڕستان کە لافا و خانوبەر و ژیانی تووشی کارەسات کردوون هەر بۆ بۆن و داخوازمان لە خەڵکی مەریوان کرد کە بێن بەدەم ئەم داخوازی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی شاری مەریوانەوە بەڕاستی ئێمە شانازی بەم خەڵکە خۆمانەوەکەین شانازی بەم نەجابەت و گەورەی خەڵکی خۆمانەوەکەین هەمیشە خەڵکی مەریوان هاتوون بەدەم لە قۆماوانەوە ئێستش هاتوون بۆ یارمەتیدان و بەهاناشوونی خەڵکی لۆڕستان و ئیلامەوە بە جۆش و خرۆش خەریکی کۆکردنەوەی وەسیلە و ناردنی ئەو یارمەتیانن کە لەگرە پێکهاتووە. من پێم خۆش هاتووم بە لۆڕستانیەکان کۆمەکەم کە ئەم شاری لە قۆماوێ ئینشەڵڵا خوا یارمەتیان بە. ئێمە وەکو کۆی ڕێکخراوە مەدەنیەکانی شاری مەریوان لەسەر ناوی کەمپەینی زاگرۆز چاوەڕێمانە ئەو شتومەکانەوە لە مەریوان و باقی شارەکان تیژۆ کۆکراوەتەوە هانیمانتە شاری مەحموڵان ئێمە لێرە خۆمان تیمان تشکیل داوەت چین ماڵ بە ماڵ کۆڵان بە کۆڵانگەڕانی ئەو کۆڵانانە و ماڵانەوە واقعەن نیازیان هەست و ماڵ خەساریان لێکەوتووە ئەو ئامانەتیە کە خەڵک داوێتە دەسمان هانیوانە ئێستای ژێمایە شاری ماموڵانە ئەو یارمەتیانان هێناوە و دابەشەکەی مەسەر خەڵکی شاری ماموڵان و دێهاتەکانی دەوروبەری و زۆر باش ئێستاغاڵ کراوە یارمەتێکی خەڵکی باش هاتووە دەستخۆشی بۆ هەموو خەڵک و بۆ مەریوانیش.